ئیماندارین باوەڕمان بە قورئانێ، باوەڕمان بە فەرموودەگانی پێغەمبەرێ صلی الله عەلەیهی وسەلەم، باوەڕمان بە زیینوبوونەوەیە بە باش و جاننەمێ. ئەی بۆ حسابی بۆ ناکەی؟ ئەی بۆ حسابی بۆ ئەو ڕۆژە ناکەی؟ ئەی بۆ خۆتی بۆ حازر ناکەی؟ کورە هەر خۆشت ناخوا داوامان لێ کاڵە قو أنفسكم وأهلكم نارا وقودها الناس والحجارة. خوتان ومال ومناوتان لآقري بارزن كسوتا من يكي بردو إنسان بيكو أتيون ديتوا كي برقي أو آقري أقل ونگت شاو قايمي برو لمالو پنجوب خير سر زوباكا سر دباخا كذانم دقيدو دقل سر آقري كبور راجيني داماو دي بخوا آقري جهنمكو آقري دنيا وابواي خلقا كي تيايا خوت إسراحة ديانا كتيايا حفتا نجار آوي بياكرا وإنجا بو بم آقري الدنيا چۆن تەحەمولی ئاگرێکی واکەی بۆ هەتاهەتایی هەناسەشی تیانێ هەناسەکەشی کە هەڵی ئەمژین ئاگرە شەڕ لەگەڵ خوا ناکرێ بەقوربان بڕۆ شەڕ لەگەڵێکێکا بکە کە پێی بوێری ئەگەر جوێنێکی پێدا جوێنێکی پێباتەوە هەر ئەوەندە بێ زلەیەکی لێدا زلەیەکی لێباتەوە بۆ کزێکی لێدا شەقێکی تێڵاتەوە ئاخر شەڕ لەگەڵ خوا کرێ ئەزانی کە خوا غەضەبی لێگرتی چۆن لە دنیا شاوکە بە ناخی عەرزا ڕیسوای دنیاشە دەکا و لە قیامەتیشا چی لێکا ئینجا دوای لە دەست خوا شوێن هەیە قوتاربی بۆی خۆ بشاریتەوە كلا لا وذر إلى ربك يومئذ المستقر. نو والله هیچ پەناگەیەک نییە هیچ کورێک نییە هیچ سوچێنێ خۆتی تیا بشاریتەوە لە قیامەتە هەموو بێ بگەڕێنەوە بەردەمی پەروەردگار لەبەرەوە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم فەرمووی کورە ئەی هەوار ڕۆژێ بەلای کۆمەڵێ لە سەحابەیە تێپەڕی قاقان لێیان بە شەرنەوانیش وەکو من و تۆ دیارە جێیەک و قسەیەکی خۆشیان کردو قاقایەکی زۆریان بەدەین بەرزەیە و پێکەنین پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئاوا سەیرێکی کردن وتی والله لو تعلمون ما أعلم لضحكتم قليلا ولبكيتم كثيرا. سوێن بە ئەڵڵا ئەوەی منەی زانەمەوە بتان زانیە زۆر کەم پێکەنین و زۆرە گریان والله تامتان نە لە خێزان و نە لە ماڵ و منداڵ و نە لە خواردن ناکرد وەکو شێت بەرەبوونە ئەو دەشتا هاوارتانە گرتووە گریان لە ترسی خوا کورە ڕۆڵ ئەزانن چیتان لە پێشە ئەزانن چ حساب و کتابێکمان لە پێشە بەس ئیمان و ئیمانداری بەس سافی دڵێ بۆ خوا و ئیخلاصی بۆ خوا ڕزگاری دەکا لەو ڕۆژەیە.